لە سەیرانگای جوندیانین وەک دەبینە و دیمەنانێت پشت کامێرەکانی ئەنافی دەرەکەوێت سەیرانگای جوندیانە کە لە جمعەکانی لە هەینەکانی ڕابردوو زمەی داهات لە گەشتیار بەڵام ئەمڕۆ بەهۆی ئەو بڕیاری حکوومەتی هەرێمی کوردستان کە بڕیاریدا بە داخستنی شوێنە گەشتیاریەکان هیچ هاوڵاتیەک یاخود کەمترین هاوڵاتی سەردانی ناوچە گەشتیاریەکانی سنووری باڵەکایەتی ڕەواندز سۆمان مێرگەسۆری کردووە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بەشێکی زۆری هاوڵاتیان ئەو هاوڵاتیانێک کە لە ناوخۆی هەرێمی کوردستان بۆ پێی ئەو بڕیارە تەنها خواروی عێراق دەگرێتەوە، تەنها هاوڵاتیانی خواروی عێراق ناتوانن سەردانی هەرێمی کوردستان بکەن، بەڵام بەشێک لە هاوڵاتیانی پارێزگای هەولێر هەروەها سلێمانی پێش ئەوەی بڕیارەکە بدرێتکە شەوی ڕابردوو کاتژمێر 8 بڕیاردرا بەشێک لە هاوڵاتیان بەر لەو بڕیارە سەردانی ناوچە گەشتیاریەکانیان کرد لەوێ لە گەشت و سەیرانن، بەڵام لەگەڵ ئەوەشدا لە ڕۆژانی ڕابردوو یاخود لە هەینێ ڕابردوو ئەم ناوچە گەشتیاریانە بە تایبەتی جوندیان، بێخاڵ، ڕەواندز، هاوینەواری بێرۆوان، باڵەکایەتی زۆرترین هاوڵاتی یاخود زۆرترین گەشتیار سەردانی دەکرد، بەڵام ئەمڕۆ بە پێچەوانەی هەینێ ڕابردوو کەمترین گەشتیار سەردانی ئەو ناوچە گەشتیاریانەی کردووە. دیارە بەڕێوەبەری گەشت و گوزاری سۆران بێوێ ڕاگەیان کە بە تەواوەتی شوێنە گەشتیاریەکان داخراون. لەگەڵ ئەوەشدا لە سنووری قەزای سۆران پارکێک بوونیە کە پارکێکی پێدا، بەڵام ڕۆژانە ئاهەنگی بگواستنەوە و هەروە ئافلەی تەخەڕوج یاخود تەواوبوونی خوێندکارانی زانکۆ و پەیمانگاکەن لەو پارکە ئەنجام دەدرێت. دیارە بە پێی زانیاریەکانی ئێمە تا ئێستا و پارکە پابەند نەبووە بەو ڕێنماییانەی کە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان داویەتی، چونکە لە ڕۆژانی ڕابردوو ئەم ڕۆژ ژمارەیەک هاوڵاتی ئاهەنگی بگواستنەوەی لێ بڕیارە ڕۆژی یەکشەممە ئاهەنگی تەخەڕوجی خوێندکارانی زانکۆی سۆران و پەیمانگاکان لەم